دیارە هاوینی ئەم ساڵ جیاواز بوو بۆیە خەڵکێکی زۆر چاوی لەسەرەوەیە کەی ئەو شەپۆلە گەرمایی ئەم ساڵکە بەڕاستی گەرماکەی زۆر جیاواز بوو بە قسەی شارەزایانی کەشناسی جا بۆیە خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی هەموو چاوەکان لەسەر ئەوەیە کەی ئەو شەپۆلە گەرمایە کۆتایی دێت کەی کەش و هەواکە خۆشتر دەبێت منیش دەمەوێت لەگەڵ میوانەکەم گفتوگۆ لەسەر ئەو بابەتە بکەم لەگەڵ مامۆستا هەڤاڵ قسە دەکەم مامۆستا سڵاو لێبی گەرماکەی ئەم ساڵ جیاواز بوو ینی لە هەموو ساڵەکانی دیکە پێت وایە کەی ئەو شەپۆلەی دی کۆتایی دێتن و جارێکی دیکە ئەم ساڵ تووشی ئەو گەرمایە نابین بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورەی میهرەبان بەنسبەت کۆتایی هاتنی شەپۆلی گەرما لە ئێستادا لە سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و عێراق شەپۆلی گەرمای ڕۆکێنەر کۆتایی پێهاتیە ئەوەی کە ئێستاکە وجودی هەیە گەرمای ئاساییە یعنی ئیستا حالن هەرێمی کوردستان لە قۆناغێکی گواستراوەیە لە نیوان وەرزی پاییز و وەرزی هاوینایە لە 22 ڕۆژی داهات و ئیشەڵا پێدەنینە وەرزی پاییزەوە و پێشبینیش دەکرێتن لە سبەی نێوە لە دەرەنجامی هاتنی بارستە هەوایەکی فێنێک لە سەرەتادا داخل بە ناوچەکانی ڕۆژاوای هەرێمی کوردستان و ڕۆژاوای عێراق بێ پلەکانی گەرمای 1 بۆ 2 پلەی سیلیزی دابەزین بەخۆوە بینێ بەڵام لە کۆتایی هەفتە لە چوارشەممە و پێنجشەممە بۆ دەی بانک واتە لە سەرەتای هەفتەی داهاتوو بۆ ناوەڕاستی هەفتەی داهاتوو پلەکانی گەرما لە سەرجەم ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دابەزینی زیاتر بەخۆوە ئەبینێتن زۆر باشە ئێستا ئەبینین نمەخۆڵبارینێک هەیە ئەمە تاکەی بەردەوام دەبێت و تا چەند کاریگەری لەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستان دەبێت یاخۆ تەنها لەسەر هەولێرە بەڵێ ئەمڕۆکە پێشببینی دەکرێت ئەمڕۆکە لە دوای نیمەڕۆ بە دواوە خێرایی با لە زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان زیاد وکە لە نێوان 30 بۆ 35 کیلۆمەتر بێت لە هەندێک ناوچە لە سنووری پارێزگای دووهۆک و ئیدارەی سەربەخۆی زاخۆ و سۆران بەڵام لە سنووری پارێزگای هەڵەبجە و سلێمانی ناوچەکانی گەرمیان خێرایی با زیاترە بێ بە تایبەتی ناوچەکانی باشووری گەرمیان پێشببینی دەکرێتن لە کاتەکانی نیوەڕۆ بۆ ئێوارە لە نەتیجەی زیادبوونی خێرایی با و احتیمالی هەیە خۆڵبارینی دەریکی یاخۆ تەپتۆزی ناخۆیی لە ناوچەکانی هەرێمی کوردستان دروست بێت بە تایبەتی لە ڕۆژانی یەکشەممە و دووشەمە و سێشەممە کۆتا پرسیارمەوە دەبێت پێشبینیەکانی ئێوە چین بۆ هەم پاییزی ئەمساڵ هەم وەرزی زستانیش بە پێی پێشبینیەکانی خۆتان ینی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کە وەکو شارەزایەکی بواری کەشناسی پێشبینیتان کردووە یاخود ئەزمونتان هەبووە لەو بوارە بەڵێ بە ئێمە ڕۆژانە تابعی پێشبینیەکانەکەن وەلو من خۆم شخصی خۆم وازم لە پێشبینی درێژمەوداهی ناوانێت کە گۆڕانکارەکانی کەشەوە هەندە خێران هەندە نامۆنا یعنی وای لێ هاتیە پێشبینی مەودا کورت و پێشبینی مەوداناون مامناوەن دەرناچێتن بەڵام بە حکومەوەی کە ئێمە وەکو کەژناز ڕۆژانە متابعەکەین بەڵێ زۆربەی زۆری مۆدلەکانی کەشوهەوە لەسەر تاسەری جیهانەوە کە مانگانە ڕۆژانە هەفتانە پێشبینەکانی خۆیان بۆ کەشوهەوا دەخەنە ڕوو کۆکن لەسەر ئەوەی وەرزی داهاتووی بارانباری مەتابەتی لە وەرزی پاییزدا پێدەچێ پاییزەکەمان پاییزێکی وشک بێتن کەم باران بێتن بەڵام لە ناوەڕاستی پاییز بەدواوە لە زستان لە بگەینە وەرزی زستان احتیمالی هەیە زستانێکی ئاسایی نۆرمال بێتن بارانبارین دۆخی بارانباری ئینشەڵا لە پاریش باشترە بێت. بەڵێ کۆسار سانە ئەمەی جێبیست بوو نەما زانیاریەکان بوو لەسەر دوایی گۆڕانکاریەکانی کەشوهەوە هەروەها کۆتایی هاتنی ئەو شەپۆلە گەرمایی کە ئەم ساڵ وەکو پێشووتریش باسم کرد کە بە وتەی شارەزایانی کەشناسی هاوینی ئەم ساڵ زۆر جیاوازتر بوو لە ساڵانی ڕابردوو چونکە پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو بەرز ببووەوە بۆیە وەکو میوانەکەشم باسی کرد لە ڕۆژانی داهاتوودا ئەو شەپۆلە گەرمایە بە یەکجاری کۆتایی دێتن و ئیتر وەرزی پاییز لە هەرێمی کوردستان دەست پێ دەکات.